ڕۆژی دوێنێ کۆنفرانسەکە بە شێوەیەکی سەرکەوتوو بەڕێوە چوو چەند دین توێژینەوەیتیا کە کرابوو پێشکەش کرا بۆ میوانێکی زۆر لە ناو شاری سلێمانی و لە هەرێمی کوردستان و لە عێراق و لە دەرەوەی عێراق بەشداریان تێدا کرد چەندین توێژینەوەیتیا پێشکەش کرا ئاڵوگۆڕێکی زانستی بوو لە نێوان ئێمە لە نێوانەوانەی دەرەوەدا ئەو توێژینەوانەی کە کراوە بەشێکی باش کرابوو لەسەر هەندێک کاری پزیشکی و کە بتوانین بیخێنە بواری جێبەجێکردنەوە بە مەبەستی پێشکەشکردنی خزمەتگوزاریێکی باشتر لە بواری تەندروستی و لە بواری پزیشکیدا سمینارەکان لە چەند بواری جیاجیادایە لە بواری نەشتەرگەریدا لە بواری نەخۆشیەکانی ژان و مناڵدا لە شارپەنجەدا لە تیشکە لە هەموو بوارەکانایە لە هەموو یەکێک لە سمینارەکانە چەندین توێژینەوە پێشکەشەکرێ و هەر سپۆڕێک بە ماوەی دەداق ئەو توێژینەوانی لە ماوەیەکی کورتا پێشکەشەکە و پاشان مناقەشەکرێ ینی هەموو بوارەکان دەگرێتەوە هەموو توێژینەوەکان پاشان ئەکرێتە گۆڤارێک و گۆڤارەکە بڵاوەکرێتەوانێ و هەموو کەسێکتانە بەدەستیکە هەم لەسەر ئینتەرنێت و لەوەکو بە شێوەی کتێب دەستیکە و سوودی لێوەربێت.